بە درێژایی تاریخی ئیسلامیش ئەوانەی بوون بە فەرماندا، ئەوانەی ئومەتەکەیان ڕزگار کردو، ئەوانەی خەڵکەکەیان گەڕاندەوە بۆ تەوحید و جیهادەکە مەلاکان نەبوون، مفتی نەبوون، قازی نەبوون. سەلاح الدین ئەیوبی گەنجێ بوو، هەر خەریکی ڕاوکردنی خۆی بوو، هەتا ئەو زەمانی شێرکۆی مامی بردی لەگەڵ خۆی و لە گەنجێتیەکەی دووری خستەوە بۆی بێ بەم پیاوە گەورەی کە هەموو تاریخی ئومەتی تاریخی بەشەریەت هەموو ئەیناسێ کە کورد حاشای لێەکە تەوان علمانی بێدینەکە. هەروەها عیمادەدین زەنگی وەمانە علمی شەریعانەوەندە نەخوێندووە، لەکوێوە هاتووە؟ محەممەد فاتح لەکوێوە هاتووە؟ 22 ساڵ بوو کاتێک کە قوستەنتینیەی گرتووە، ئەستەمبوڵی گرت. ئەمانە هەمووی پەروەردەیەکی عادینە ئەو خەڵکن، بەڵام جوامێرن، بەغیرەتن، ڕاپەڕیون بۆ دینەکە، خەڵک لێیان کۆبووە، مەلاژ لێیان کۆبووە، شێخی تەریقەش لێیان کۆبووە. لەبەرەوە مەرج نییە وابزانین ئیلا بێ یەکێک لە ناومانە هەستێک کە هەموو ئەم سیفەتانەی متەکامل بێ.